سەلاح شاکر جوتیارێکی ئازا و بە توانای دەشتی کۆیەیە تا چواری سەرەتایی خوێندووە بەڵام لە عەسکەری فێری عەرەبی بووە ئێستاش لە تەمەنی 50 ساڵیدا وا خۆی فێری ئینگلیزی کردووە. ژنی فیلیپینی ئۆنلاین و بە چات یارمەتیان داوە باشتر فێر ببێت. ئەو ئینگلیزیەی بۆ چات پێویستە دەیزانێت بەتایبەت ئەو کاتەی تەنهایە لەسەر زەرعاتەکەی. هەر بە چات گەیشتووەتە ئەوەی ژنێکی فیلیپینی بێنێ. بە کامێرا مارەبڕێکی داناوە لە تەنیشتەوە تا ژنەکە نیکاح بکا بخاتە سەرخۆی مارەی ببڕێ. مەلاو توێتی نابێ بە ئۆنلاین مارەی نایە چونکە وەلی ئەمری لەوێ نییە ژنەکە گوتیتی ئاخرە من بە خۆم پێم خۆشە. Picture, video. Your English is not good, huh? Yes, sir. Where are you from? Iraq. I am telling you, I am from Iraq. I want to do an see you and مام صلاحی 58 ساڵ ناسراو بە دەروێش